سپاس بۆ گروپی مۆسیقا بە خێراتنی گەرمتانەکەم بە ناوی بەڕێوەبەرانی قاوەخانەی کلتوری فەرمانبەران و هەروە ڕادیۆی بابانی کلتوری کە لە هەمان ئەم بینایە ئەم شوێنی کە ناوجەرگەی شاری سلێمانیە شوێنێکی زیینوو بووە کاتی خۆشی هەر شوێنێکی تەرفیهی بووە بۆ بەسەربردنی کاتی خۆشی هونەرمەندان و ڕۆشنبیران و شاعیران و نووسەرانی ئەم شارە کە ناوی پایتەختی ڕۆشنبیریە لەم زەمانەیە کە پڕە لە جەنجاڵی و ئاڵۆزی و قەیران بۆ قەیران لێرە سپاس بەخواکەم ئەم جوڵە هونەری و کلتوریانەر هەیە و بەردەوامە و هەروە ئەوەی کە ئەمڕۆ شانازی بۆکەین دەستپێشی ڕادیۆی بابانی کلتوریە کە ڕادیۆیەکە دیارە بە جۆدی چەند کەسێکی دڵسۆز کە ڕادیۆیەکی هەلی سەربەخۆ بێ بۆ خزمەتی کلتور و هونەری میلی لەم قاوەخانەیە کە بۆنێکی زۆر خۆشە ڕۆژی ژینگەیە دیارە بڕۆ هاوکات ئەو بازاڕێکی بینن بۆ ژنان بۆی کە هەری کاری بۆ ئەو ژنانە ڕەسانووە بە ڕۆژانە لەمەدا ئەم چێشخانەیەکی فۆلکلۆریکە هەر ژنانی شارەکەمان هاوشاریانی ئەم شارە پێشتریش ئەو ژنانی کە لەو کۆشکەی پێشەوە ڕۆژانە خواردن پێشکەشەکەن ئەمانە هەمووی ڕەخسانی هەلی کارە بۆ ژنانی دەستڕەنگینی ئەم شارە ئەمڕۆ ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی لەگەڵ ئەمانە هاوکات بەشدارین بە خێراتنتانەکەین بۆ مەبەستا داوا لە برای بەڕێز و خۆشەویستمان بەڕێز دکتۆرە باڵ بۆکرەکەی نەگە بفەرموێت وەکو وەرشی شێشاوە بۆکردنەوەی ئەم شوێنە ئەگە وتەیەکی هەبوایە لەسەر ئەم بۆنەیە سواسێکم بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان لە جاتی هەموو هاوڕێ و برادرانەمان کە لێرەن پیرۆزباییکردنەوەی ڕادیۆی بابانتان لێ یەکەم و پیرۆزباییکردنەوەی ئەو بازاڕی ئیشی دەستەتان لێ یەکەم و ئەو شوێنەی کە لە ناوجەگەی شار و لە پشتی باخی گشتیەوە نزیکی بازاڕی سەرەکی سلێمانیەوە هەمومانی کۆ کردوێتەوە بە ئەغدان بە کەلتوری ئەم وڵاتە زیندۆی ئێمە ئەم نیشتیمانە زیندۆی ئێمە کە بەقەت خوێنی بەقەت ئەو کەسانەی ئیستا هەناسێتی ئاڵەمژن خوێنمان بۆ سەربەخۆی و ئازادی وڵاتەکەمان و شارەکەمان ناوە سەربەرزین کە سلێمانی بەردەوام دەستپێشخەرە ڕابەرە پێشڕەوە لە پێشەوەیە بۆ ئەم جۆرە دەستپێشخەریانە ئەم جۆرە پێشنیاز و پرۆژانە کە ڕەسەنایەتیە پارێزێ کە گیانی زیندوی ئەم شارە پارێزێ چ بە دەنگ لە ڕێی ئێزگە و ئەو هونەرمەندە بەڕێزانەوە کە ڕۆڵی تیا ئەبینن ئەتوانێت جارێکی تر ڕۆحمان ئاوێزانی هونەری ڕەسەنی کوردی بکاتەوە چ دەست و پەنجەی بەهرەمەند و هونەرمەندانی ئەو خانمە بەڕێزانی کە پشت بە توانە و بیر و زەینیەتی خۆیانە بەستن و جوانی ڕابردووی ئێمە جارێکی تر لەم سەردەمەیە تازاکەنەوە چ بەو خۆراک و تێکەڵاوی و جلو بەرگ و هەمەڕەنگی ئێوە کە هەریکێکتان لە شوێنێکەوە هاتوون ئێرە هەمومان کۆکاتەوە تەمەناکەم وەکو هەموو شوێنێکی تر لە سلێمانی کە دایم جێی هەموو کەسێکی تیا بۆتەوە جێی هەموو کەسێکی کردوێتەوە دایم لە پێشەوە بووە ئەم شوێنەش ببێتەوە بە یەکێکی تر لەو سەنگەرە مەدەنیانەی لەو سەنگەرە کەلتوری و ڕۆشنبیریانەی کە ئەتوانێت بەها و بایەخێکی زیاتر بە هونەر بە ئەدەب بەوانە بە لەم سەردەمی شەڕ و جەنگ و جیهانگەریەیە لەم سەردەمەی کە ئینسان وەکو کاڵای لێ هاتووە وەکو کاڵایەک ڕۆژانە کوژرێ فڕێ ئەدرێ برینارە کرێ کەرامەتی ڕوشێنرێ هەوڵ بین لێرەوە جارێکی تر ڕۆحی زیندوێتی بە گیانی ئینسانەیە بکەینەوە ئەوەی کە ڕۆحی ئینسان بە زیینوێتیە هێڵێتەوە جگە لە ئاینەکان بریتە لە ئەدەب لە هونەرە جوانەکان بە هەموو شێوەکانیەوە و بریتە لە دەنگ و ڕنگ و توانە و ڕەسەنایەتی و بەهرەمەندایەتی کە ئەتوانێت ئینسان وا لێ بکات فێری زمانێکی بکات کە لە هەر شوێنێ پێی بدووە مۆسیقایەک لە هەر کوێژەنرا تابلۆیەک لە هەر شوێنێ پیشاندرا ئۆکسترایەک لە هەر شوێنێک نمایشێکی کرد وەرزشکارێک لە هەر شوێنێ ئاستێکی بەرز کردەوە گۆڵێکی کرد هەموو دنیا لێی تێگا تەمەناکەم ئەمە سەرەتایەک بێ بۆ دروستکردنی زمانێکی تازە لەگەڵ یەکتریە بۆی بتوانین بە بەردەوامی خۆنەویستی و خۆشەویستی و ئاشتی و برایەتی و دۆستایەتی و یەکترویستی و یەک و یەکگرتوویمان بپارێزین لە جیاتی هەموو سلێمانی پیرۆزباییتان لێ یەکەم و ئومێد دەکەم ئەمە هەنگاوی کۆتایی نەبێ هەنگاوێک بێ لەو هەنگاوانەی کە دوجار لە لوتکەیەکەوە بەرەو لوتکەیەکی ترمانە بن وەکو ئەو شاخە سەرکەشانەی کە چواردەوری شاری سلێمانی زیندویان ناوە شاد و سەربەرز و سەرکەوت سپاس بۆ بەڕێز دکتۆر هەواڵە بەکرد داوا لە برای بەڕێز خۆشەویستمان بەڕێز کاک بابەکەت ڕێیەکەین بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر لەبەرەوەی ئەو پرسێمە ئیلاقەی بە هونەر و ڕۆشنبیری و هۆی پەیوەندیەکی تەواوی هەیە بەوە کە ڕادیۆکمان بە ناوی ڕادیۆی بابانی کلتوری سەر بە خۆ دامەزانن. زۆر سپاس
بەڕێزان بەخێر بێ منیش بەدڵ پیرۆزباییەکەم لە کردنەوەی ڕادیۆی بابان مناسبەیەکی خۆشە کە لێرە کۆبوونەوە بۆ مناسبەتەی کە ڕادیۆیەکی تازە بۆ سلێمانی ئەکرێتەوە ئەوەی کە ڕادیۆیەکی تر پێویستە بۆ سلێمانی بەڕێزان کاکجەزا و هاوڕەکانی ئەزان کە پێویستە یان نا من هیوادارم شوێنێکی باش بڕکاتەوە لە بواری ڕۆشنبیری و هونەری سلێمانی و ناونانی ڕادیۆکە بە ڕادیۆی بابان ڕەمزە بۆ هەبوونی باگراوندێکی گەورە لە پشتی ڕۆشنبیری هاوڕەکانمانەوە کە ناوی بابانەکان هێناوە بابانەکان سێبانان دامەزراندووە ناوهێنانی ئەوان معناوایە کە بەڕێزان لە ستافی بەڕێوەبردنی ڕادیۆکە وەفادارە بن بە کلتورێکی شارستانی کە کلتوری بابانیەکانە کە سلێمانیان دامەزراندووە من حەزەکەم لەم شوێنەوە یەک دوو ئاماژەش بدەم کە پێویستە لێرە قسەی لێ بکەم بەڕاستی حەزەکەم ئەوانەی کە ستافی ڕادیۆکەن جوان لێبێەوە داخوازم کە جوان لێبێ من بیستمە هەندە ڕادیۆی تر لە سلێمانیا بە زمانێکی ناشایست و زمانێکی دواکەوتوو ساکەن بە زمانێک کە شایستەی شاری سلێمانی نییە و کلتوری شاری سلێمانی دا ئەبەزێنێ لە بریەوەی کە پێشی پەدا ئەبەزێنێ خەڵک قسەمان بۆ کە باسێکە کە ئەمە بەڕاستی جێگای نیگەرانیە من لێرەوە داواکەم لەو بەڕێزانە کە لەم ڕادیۆ ئیشەکەن ڕعایەتی ئەوە بکەن کە هەبوونی ڕادیۆیەک گرنگە بۆ سلێمانی بەڵام ئەبێ بەوردی ئاگان لەوە بە چ زمانێک قساکەن بە چی کلتورێک قساکەن بە چی وشەیەک لەگەڵ خەڵکە ئەدوێن ئێمە لێرەوە پیان دەڵێن بە هەموو بەڕێزانە کە لەگەڵ وەزارەتی خۆمان قساکەین و هەوڵە دێن کە هیواداری ناچار نەبین کە پەنابەرین بۆ ڕێگای قانونی بۆ وەستاندنی ئەو بەڕێزانە هەر کەسێکە ئەمە بەشەکەی تری مەسەلەیەکی حەزەکەم دیسان باسی کەمەویشەوەیە کە مامەڵەی ستافی ڕادیۆی بابان و هەموو ڕادیۆیەکی تر لەگەڵ گوێی خەڵکایە تکایەکەم ڕعایەتی ئەوە بکەن کە گوێی خەڵک ئازار نەدەن ئەگە بیرتان بێ مامۆستا گۆران شعرێکی مەزنی هەیە بەناو کە ئەوە دەست پێکاڵێ ئەی چاو چەشنی بازی قەفەس هەڵوەری پڕت کوا باڵەتی ژەکانی نگای حسنی دولبەرت تایەتەوە شوێنێکاڵێ ئەی گوێ زەلیلی چاوم و بەر تۆ پەنابەم دەنجە لە یاری دوورەوە چی بکەم لە زیلو بم یعنی گوێ دووەمین حاسەی ئینسانە کە بەکاری هێنێ بۆ وەرگرتنی ڕۆشنبیری و هونەر بۆیە ئەم ڕادیۆیە ئەبێتە بڵنگۆیەک بۆ مامەڵەکردن لەگەڵ گوێی خەڵکە گوێی 2 ملیۆن ئینسانی ئەم شارە گەورەیە ڕەنگە زیاتریش نازانم فریکوانسەکە چەنە بێ بەڵام هیوادارم کە مامەڵەکردنی ئەم ڕادیۆیە لەگەڵ گوێی خەڵکی ساری سلێمانیە جددی بێ و هەوڵ نەدا کە بە زمانێکی خراپ بە وشەی خراپ لەگەڵ ئەو خەڵکە بەڕێزە شارەکەمانە مامەڵە بکە خۆتان نەزانن جگە لە ڕادیۆ ئینسان لە مناڵیەوە کە ئەچێتە خوێندن لە گوێیەوە پەروەردە ئەبێ چاو بەشێکی کەمترە لەوە ئینسانەکان خۆتان نەزانن لە شاری سلێمانی و شارەکانی تریشە تەکسی گوێ لە ڕادیۆیەگرێ لە چێشخانەکانە خانمان گوێ لە ڕادیۆیەگرن بۆیە ڕادیۆ مەسەلەیەکی ئەزگا گرنگە و نەزانرێکەوە بە ئاسانی بۆ وەزارەتی ڕۆشنبیری موافقە دەکا ئەمە مەسەلەیەکە کە ئاگامان لێ نابێ من داواکەم کە هاوڕێکانمان لە ستافی ڕادیۆی بابان بەوردیەوە ڕێز لە گوێی خەڵک بگرن ڕێز لە کلتوری خەڵک بگرن و من داوان لێکم سوپاسیانەکەم کە ڕعایەتیەوە بکەن و دیسان پیرۆزە دەستخۆشیان لێکم سوپاس بۆ هەموو لایەن زۆر سپاس دەکەم دیارە ئێمە لە هەستکردن بە بەرپرسیارەتی بە پێویستیی گرنگ بۆ ئەو هەست و گوێی خەڵکە دیارە بە پێویستمان زەین ڕادیۆی بابانی کرد هاتووەکو باسم کرد لێرە لە قاوەخانەی فەرمانبەران خواردنی کوردەواری پێشکەش دەکرێت و ئەو هەدی کار بۆ ئەو ژنانە ڕاستێنراوە ئەو بازارە کوردەواریش ئیتر ڕۆژانە کراوەیە دەستخۆشی لە کاک سەرۆر و هاوپشکەکان یەکەم کە خاوەنی ئەم شوێنن و ئەوانش دیارە هاوکاری ئەمەش بوون پێشتر ئێمە لە کافتەیەکی توری زەدەش لە پانتایەکی زۆر بچووکە کە هەمووی 6 مەتر بوو هەموو چوارشەمەیەک چارەکی خۆبەخشمان پێشکەشە کرد دیارە کە برای بەڕێزم کاک سەرۆر ئەم شوێنەی خستە خزمەتی کۆمەڵی هونەری میلی و ڕێگەشی پێیان ڕادیۆکەش لێرە دامەزراوە بە سەرمایی خۆی و چەند هاوڕێیەکی سوپاسێکم جارێکتر کە هیچ چێمەتیانی بۆ زانینتان لێرە یەک شتێ ئەمەژی پێ بکەم بۆی ئەو گومانە لە هەمووتان بڕێتەوە بە تەحەداوە ئێڵێن هیچ کەس و هیچ لایەن و هیچ حیزب و هیچ مؤسسەیەک هیچ کەسێک ناتوانێت دەستمان بۆ درێژ بکا بڵێ ئێمە لە پشتی ئەم ڕادیۆین تەنها و تەنها بە تواناکانی خۆمان خۆبەخشانە کارمەندەکانمان خۆبەخشیشەکەن وە لەم شوێنەشە بە سوپاسەوە کە برای بەڕێزم کاک سەرۆر و ئەو برادرە سەرمایەدارە دڵسۆزانی کە لەم زەمانەیە نمونەیان کەمە هاوکارمان بوون لە دامەزرانی ڕادیۆکە و ئەم شوێنە سوپاسیانەکەم بامیوارەیە پڕکەین لە گۆرانی مۆسیقاوەزێک لە یوگاز بێنین کاک کاروانی نەی لێرەیە یەکەم بەرهەمەکانمان پێشکەشکە دوا بە دوایەوە هونەرمەندی گەورە و هونەرمەندی میلینەتەوەکەمان کاکە عینەدین کاک شیروان عەبدوڵڵا
و هەروەها کاکە جێگری میدیاستین و کاک کاروانی شارەوانی و چەندین هونەرمەند لێرە حەزەکەم چەند سەعاتێک یا سەعاتێک چەند تواناتان هەیە لەگەڵمان بن بۆ گوێبیستی چەند گۆرانێکی خۆش و شاد بە خێراتنی هەردوو خانمی گۆرانی بێژ خات و شەیدا خێرابادی و خات و گەلایەش محەممەدیەکەم بە خێراتنی هونەرمەندی میلی کاگە سەلان هەورامی و کاک ڕەفاتی گەرمیانی و کاکە ڤاڵ سەنگایی و زۆر هونەرمەندەکانی کاک سۆران جەلال و بەڵامانی کە لە مەنهەجانان ئەمڕۆ چەند بەڕێزن کە باسم کرد کاک کاروانی داوای لێکم فەرمێ بۆ ئێرە و حەزەکەم لە زاری خۆیەوە ئەویش باسی ڕادیۆکەمان بکە فریکوێنسی 107.9 داوا لە خەڵک تاکە گوێویستی ڕادیۆی بابان. سڵاوتان لێبێ خۆشحاڵم بەڕاستی کە هەرجارێ لەم جێگە جوارم لە شاری سلێمانی دەستخۆشی لە کاک جەزا و بڕێوەبەرانی ئەم پرۆگرامەکەم سوپاس بۆ کاک هەواڵ بۆ کاک بابەکر بەڕاستی قسەی جوانیان کرد من زۆر لەسەر ئەو قسە ناکەم بەڵام هیوادارم ئەم ڕادیۆیە بتوانێت بەباشی خزمەت بە مۆسیقا و گۆرانی کوردی بکە بە کلتوری کوردی بکە دووبارە دەستخۆشییان لێکم هیوادارم خەڵکی ئێمە بە جوانی گوێ بۆ ئەم ڕادیۆ بکرن من دڵنیام کە لە داهاتوو کاری جوانیان کردو کاک جەزا و هاوڕێیان دڵنیام کاری باشترەکەن و هیوام خۆشی هەموو لایەکتانە سوپاسی ئەو هەموو گۆرانی بێژە ئەزیزاکەم کە ئەمڕۆ لێرەن بەڕاستی سوپاسیانە